مەلا محەممەد بڕوای تەواوی با کارەکەی هەبوو بۆیە سەرباری بوونی خەرمانێکی گەورە لە کار و تێکەوشان و بەرخۆدان و مقاومە سەرمایەکی ڕەمزیش بوو لە معنەویات و شۆڕژگێڕ و سوارچاکی مەیداندا تەژی بوو لە بڕوا و ئیرادا هەرگیز لەگەڵ پێشمەرگە و پاسەوان و دەوروبەریدا لێکجودان نەدەکرایەوە عاشقی ڕێبازەکەی شەهید مەلا عەبدولەتیفی واژەی و مەلا مەغدید و شەهید مەلا وریا و مامۆستا عەبدولەتیفی پێنجوێنی بوو لە زۆربەی کۆڕ و کۆبنەوە و مەحفەلە گشتیەکاندا نەریت و ناوی ئەمانەی لەسەرزار بوو وەکو سمبول و هێمای بەرگری وێنای دەکردن لە هەندێکیانەوە نزیک بووە لە سەردەمی شۆڕشدا و بەرپرسیارەتی پێ سپێردراوە باسی بیرەوەری و هەڵوێست و مەردایەتیانی دەگەڕایەوە و شەیدای مێژووی دامەزراندنی یەکەمین بزافی سیاسی و چەکداری ئیسلامی بوو لە کوردستاندا ئەو بزافەی وەکو سەرمەشق و یەکەمین چەخماخەی پەیامی قورئان و نعرەتەی دژە بەعسیزم دەخستە بەرباز خۆی کارەکتەرێکی سەرەتایی بوو تیایدا و ڕۆڵی بینی بوو لە دانانی بەردی بناغەیدا و پێکەنەرێکی کاریگەر بوو لە ڕیزەکانیدا بە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی لە کوردستاندا. ئاوکات لە دوای گۆڕینی بزوتنەوەی پەیوەندی بۆ بزوتنەوەی ئیسلامی ناوبرا وەکو بەرپرسی هێزی خالیدی کوڕیوەلید لە ئەرکەکەی بەردەوام بوو بەشێک لە بارەگای هێزەکەی لە هاوینی 1970 لە سنووری بۆسکانەوە بە فەرمانی سەرکرداتی دەگوازرێتەوە بۆ قەزای پێنجوێن کە زێدی لەدایکبوونیەتی ناوبرا و لاشلێر و ناوخوان و لاگوندی برالە لەگەڵ هاوڕێ و پێشمەرگەکانی جێگیر دەبێت لێرەوە وەک بەرپرسێک دەست دەکاتەوە بە چالاکی پێشمەرگانە و مەفرەزەکانی ڕەوانەی قوڵاییەکانی ژێردەستی باز دەکات. یەکێ لەو دەوەری و یادگارە موهیمانەی کە لەم شوێنەدا ڕوویداوە ئەوەیە ئێمە پێشتر تەمەەن سێ هێز بوو هێزی یەکەم هێزی خالی بوو لێرە مامۆستا عەبدولەتیفی پێنجوێنیش بەڕەحمەت بێخوا کە شەهید بوو ئەو فەرماندەی هێز بوو و هەروەها لەگەڵ چەند سەرتی پێکاکەیەکێکیان شەید عەلی سیوەیلی بوو ڕەحمەتی خوا لێبێ ئەوی شەهید بوو پێشتر منیان نارد بۆ هێزی سەلاحەدین کە لەوێ سەرپەرشی ئەو هێزە بکەین دوای ئەوەی کە سەرپەرشی ئەوی هێزەمان کرد ئەو چەند کەسێک لێرە شەهید بوون جەنابی مامۆستا ڕەحمەتی خوای لێ بێخوا بەنامەیەک ئاگاداری کردم کە بگەڕێمەوە بۆ بۆسکان و لێرە بە سیفەتی ئامرهێز لێرە دەست بەکارەکانی خۆم بکەم و لەو کاتەوە ئیتر من فەرماندەی هێزی خالید بووم هەتاکو نێ کۆتایی کە من چەند نامەیەک و چەند نووساوێک لە بەردەسا هەیە کە نامە و نووساوی جەنابی مامۆستای شەهیدە ڕەحمەتی خوای لێ بێخوا کە ئەتوانین ئاماژە بە یەکێ لە نامەکان کەین و ئەگەر بکرێ بیشی خوێنینەوە کە ئەمە نامەکەیەتی بەڵێ لەم شوێنە لە ئەم نامە جەنابی مامۆستا فەرماندەی لەشکر بووە لێرە ئەم نامەیە نووسیوە ئەو کاتە من لە دزڵی بووم لە هێزی سەلاحەدین بووم بەم نامە ئاگاداری کردومەتەوە کە بگەڕێمەوە بۆ ئێرە بە سیفەتی فەرماندەی هێزی خالید کە مەقەری هێزی خالید لێرە بووە کە ئەمەش نامەکەی ئەڵێ بسم الله الرحمن الرحيم وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون صدق الله العظيم برای بەڕێز و ئازیز و تێکۆشەر واتە مجاهدی ڕێگەی حەق و ڕاستی کاک مەلا محەممەدی رازی پاش سەلام دوای تۆفیق و سەرکەوتن لە خۆی گەورە و میهرەبان دوای ڕاوێژ لەگەڵ برایانی سەرپەرشی لەشکری قورئان بڕیارماندا کە بگەڕێیتەوە بۆ سەرپەرشتیکردنی هێزی خالید بە سیفەتی ئامرهێز و تا سەرتیپێک دیاری ئەەکەین خۆت دەوری سەرتیپی ئەبینی بە یارمەتی خوا لە کار و بارتان موفق ئەبیت و زۆر بە حەوسەڵە و سەبر و تااقەتت هەبێ و لە نەسیحەت و پەروەردەی جیهادیە و حبی تەسحیە و لقاء الله دەرحەق بە برایانی مجاهید درێغ مەکە و ئامادەکردنی قوەی بەدەنیش بەڕیازە لە پاڵ ئامادەکردنی قوەی ڕۆحیدا یەکێکە لە واجباتی شەرعی بە پێی فەرمودەی قورئانی پیرۆز وأعدوا لهم ما استطعتم من قوة ئاگادارم لەوە کە ئێستا هێزی خالید سەرتیپ و سەلقی نییە و جێگری ئەو برا مجاهیدە شەیدانە ئێستا خاڵیە عەجەلە لە دیاریکردنی مەسئولەکان مەکە با چاک چاو ورد بکەینەوە ئیتر لە خوای گەورە موفەقی و سەرکەوتن و سەربەرزیت لە هەموو کاری جیهاد و خێردا ئەخوازم برای دڵسۆزت عەلی حسەین مەسئولی لەشکری قورئان کە ئەمە چەندین نامەی تری ئاوا کە جەنابی مامۆستای شەهید بۆ منی نووسی و
و لێرە ئەمە یەکەمین نامەیە کە بە فەرمانی ئەو کە فەرمانی فەرماندەی لەشکری قورئانە من ئەکا بە بەرپرسی فەرماندەی هێزی خالد ئالەم شوێنەدا و ئەمە مەقەڕەکەمان بووە و ئالەم کاساتە وەختیشا ئەو کاتە زیاتر لە مەترونیەوە بەفرباری بوو مەقەڕەکەمان لێرە دامەزان و لەسەر بەفر خێمەماندانا و دەستمان کرد بەکردنەوەی ئێمە وەکو ئەندامانی سەرکردایەتی چەند جار و چەند جار کە لە بیرمە هاوینی ساڵی 1970 هاتین بۆ خزمەت مامۆستا محەممەدی ڕازی و ئەو برانە کە لێرە بوون مەقەڕیان لا نەبوو ئەمە جێگا مەقەڕەکانە ئەمە شوێنی یەکەم مەقەڕ و بارگا کە دایاننا لە دوامێکە لە بۆسکان تەمان ئێمە مامۆستا محەممەدی ڕازی ڕەحمەتی خوا لێبێ لە بۆسکان ئامی هێز بوو ئەو هێزەمان هەلێ ما بوو بارگامان هەلێ ما بەڵام دوایی هاتن لێرەش بە حکمی ئەمریکاوا لە منطقەی پێنجۆنە نزیک بوو لە جێشی عێراقی نزیک بوو و ئەمە منطقەیش لێرە و ناوخۆن مامۆستا ئەم بارەگان لێرەدانا بۆی کەوا زیاتر ئێمە بتوانین بچین ناو کوردستان و مامۆستا لەگەڵ برانی کە ئەو هێزە لێرە بوو هێزی خالید بچنە ناو کوردستانەوە زیاتر دەستیان بگا بە ئەوێ ئەم بارەگان لێرەدانا بووی ئێمە لە خزمەت مامۆستا مەلا مەحموودی ئازادی مامۆستا عەلی بیارە و مامۆستا ناوڕەتی و چەند جار و چەند جار وەکو ئەندامانی سەرکردایەتی دەهاتین بۆ خزمەت مامۆستا محەممەدی ڕازی ئەو بران کە لێرە بوون بەڕاستی ئێمە شوێنێکی زۆر ئیستراتیجی بوو وەکو باسم کرد چونکە ڕاستەوخۆ لە پێنجۆن نزیک بوو و ڕاستەوخۆ لە قەرەداغ و ئەوانە چکە ئێمە برایانمان لە منطقەی قەرەداغ و گەرمیان و ئەوانە هێزێکی زۆرمان هەبوو لەبەر ئەوە ئێرە شوێنێکی زۆر ئیستراتیجی بوو و ئێمە چەند جار و چەند جار کە هاتین سەردانمان دەکردن شوێنێکی زۆر چاک بوو برانمە لێرە دەتوانی تەدریبیانە کرد و وەکو باسیشم کرد لە چەند جاری کە ئەم برانە کە لێرە بن بەڕاستی لە کاتێکدا دەرسیان دەخوێن لە کاتێکدا ئەسکەری بوون لە کاتێکدا تەدریبیان دەکرد لە کاتێکدا خەریکی تەکوینی خۆیان بوون خۆش بە حاڵت خەمی ماڵ و خەمی ژیان نەیانتوانی پشتی تۆ بچەمێننەوە بۆیە هەر وەک چیاش مردی خۆش بە حاڵت سەوزەڵانی تەمەنی خۆت بەخشیە دینەکەی خودا تا لووتکەی چیای ئەزمون و بەرخودانت بەفرگرتی هێشتاش تۆ هەر مامۆستای ڕازی جارانی نێوکۆڕی ئەحبابانت بووی ماندوو نەبووی خۆڕاگر و بەشکۆ بووی تا گەیشتیتەوە بە خودا خۆش بە حاڵت ماندوو نەبووی بە پێڕێت کرد چەندین سەفا و مەروەت بڕی و لە نێو قافڵەی هاوەڵان تا تۆ تاکە سواری پیادە بووی سەختی و گێژەنی ئەم ژینە نەیانتوانی زەفەر بە خۆڕاگریت بن نەیانتوانی تەبەسومێک لە گوڵاڵە سوورەی ڕوخسارت کەم کەنەوە هەمیشە هەر خۆش کەلام و خۆش ڕەفتار و خۆشگوفتار بووی نەخۆشی و دەرد و نەهاتی نەیانتوانی حەقبێژی و جوان بوێژیت لێکەنەوە ئەی پێش مەرگە ماندوو نەناسەکەی ئێمە تۆ بۆ دۆستانت پاڵپشت و بۆ پێشمەرگەکانت هاوڕێ و لە مزگەوتیشدا ڕێبەر بووی وەک هاوەڵان سەرڕاستانە تێدەکۆشایی وەک پێشینان منەوەر بووی تۆ لە ڕۆژانی خەباتی سەختی شاخدا هەڵۆیەکی چنگ بەگڕ بووی بۆ دوژمنانی خاکەکەت لە نێو هاوسەنگەرانیشتا بە شەکری وتەکانت تاڵی ژینت بیر ئەبردن بە حوبی دڵە پاکەکەت ئێمە لە هاوینی ساڵی 1970 ئەلبەتە کاتی خۆی ئێمە لە مەسەل لە سنە یعنی بڕیارماندا کە لە برالێژ مقڕ بکەینەوە و بڕیارماندا کە مامۆستا مەلا محەممەدی ڕازی ببێتە ئامیر هێز لەم منتیقەی چەمشێرە و هێزەکەشمان بە ناوی هێزی خالیدەوە بوو ئەلبەتە ئێمە ئەم مەقڕی هێزی خالیدا مەقڕ تشمان هەبوو لە بۆسکان ئەمە لێرە دامان ناو بە مەقڕی خەلفی ئیتی ئێمە هەچی عتاد و پێویستاتی مەثەلەن یعنی چەکداری خۆمان بوو
ئەوانە هەمووی مەسەل لێرە بوو لێرە تەزویدی هێزەکانی ترمان نەکرد بۆ ئەم هێزانی بۆ داخلی عێراق و هەروەها ماوە سەمەلا محەممەدی رازی بۆ هەڵمان بژات کە ئەو ببێتە ئامر هێزی خالی لێرە لەبەر ئەوە ئێمە هەڵمان بژان ماوەسا محەممەدی جگە لە علم و زانیاری و جگە لە ئەدەب و ئەخلاق و ئاکارە جوانەکانی هەر خەڵقی منتیقەیش بوو خەڵقی منتیقەی پێنجۆن و ماوەسا محەممەدی رازی لە شاری پێنجۆنە لەدایک بووە و ئەهلی پێنجۆنی هەموو مەسەلەن زۆر ینی لە سەدا هەشتای خەڵکەکانی ئەیان ناسی ماوەسای محەممەدی رازی اینجا ئێمە حەزمان کرد ماوەسا محەممەدی رازی کە بێتە ئامن هێز لێرە و ئێمەش ینی کە هەمومان ئەندامی سەکردایەتی بوون جابەجار ئەهاتین سەرمان لێرە ئەدا و من بە تایبەتی خۆم وەکو هەر خەڵقی ئەم منتیقەی پێنجۆنە من خۆشم من وەکو بۆشم باسکردو خۆم کاتی خۆی لە شاری پێنجۆنە لەدایک بووم و بە ماوەسا محەممەدی رازی ئیتر هەر لە کۆنەوە ئێمە عەلاقە و دۆسایەتیمان بەسەرێکەوە هەبوو يعني حتى كانت خوي فقيه وأهل من درس يأخذ ما وصل محمد رازي لا سليماني وهروها ما وصل محمد رازي تكراري ما زور هبو ولا قاليا لا مثلا لا همو ناحية كان وجاء ما وصل رازي براسي يما يعني مكوبلين لسركداتي وخلقاني تريش حل ما بجار كأمبيا وبياوي كي نوازي أبو أوي ك ببيت عامل هذه منطقة إجارة وببيت عامل هذه أو هذه كناو ما ناو هذه خالد أو هذه خالدية يما تقريبا جماعتكي لهشتان نفر بروجور تربو الليرة إجارة وهروها الليرو سرواز يعني كر مثلا وكوبلين درسون بو أملاولا الليرو يعني هنا كان الله جرابو هني باتيزاني الليرو ما وصاي رازي بيش قدم يعني كردو أروشن بو كاري باتي بازي هێزەکانی بزوتنەوەی ئیسلامی پەیوەندی ئیسلامی بزوتنەوەی ئیسلامی ئەو کاتە چوونە منتیقەی شارباژێر شوێنێک بە ناوی بۆسکان لەوێ مەقەرمان کردەوە کە ئەو کاتە چلەی زستان بوو بەڵام ورە و هێزی ئەو کاتی برایانی ئەو کاتە زۆر گەورە و بەهێز بوو بۆیە توانیمان لەسەر دار و چیلکە لەناو بەفرادانیشین و مەقەڕەکەمان دروست بکەن و ئەو کاتە حکوومەتی عێراقیش لە بەرامبەری ئێمە بوو بە چەند سەد مەترێ لە ڕەبایە و شوێنەکانی ئەوان دوور بین ئێمەش لەو منتیقە مەقەرماندارە دوای چەند ساتێکی زۆر لەوێ بۆ دروستکردنی مەقەڕێکی تری خەلفی لە شوێنێکی ترا هێزی خالیت لەسەر بڕیاری سەرکردایەتی لێرەش مقڕێکی کردەوە ئەویش بە جوهد و ئازایەتی مامۆسای رازی کە هاتینە ئەم برادەیە لەسەر و خۆمانەوە لێرە شوێنێکمان دیاری کرد و خێمەمان لێ هەڵدا و ئەو کات مەفرەزە ڕێکخرا بۆ ناو عێراق چوینە قەرەداخ و گەرمیان و شوێنەکانی تر کە گەڕاینەوە لەگەڵ کۆمەڵێ برایتر لە ساڵی 1970 هاتین لێرە ئەنجا ئەم مەقەرمانە کردو ئەمە لێرە مقڕێکیان ئەمە شوێنی مقڕەکەی لێرا بوو و مەقڕێکی تریان لەسەرەوە بوو و ئەمە شوێنی ئیسراحەت و ئەو شتانە بوو لەم شوێنانە کە ئیسراحەتمان لێ ئەکرد بەیانیان ئەو شوێنش کە بانگی لێ ئەوترا ئاسەر ئەو بەردە بوو قورآانێکی ژیان ڕادیۆیەکمان بێەوە دانا پێش بانگ قورآانەکەی خوێند و اینجا برایەکە لەسا و بانگی ئەوت ئەلەمێکیژمان لێرە دانا بوو ئەوش لە ڕسمەکەی بینن کە لا ئیلاهە ئیلەڵای لە سەر نووسرا بوو لەگەڵ ئەو برایە هەردووکمان کاک سەلاح لە ژێر عەلەمەکەیش ڕسمێکمانەیە ئەگەر بینی بێت مامۆستای رازی بوو بە فەرماندەی هێزی خالید بوو ئەمریان پێکرد لە لای سەرکردایەتەوە کە بێن لێرەش مقڕێک بکەینەوە وەکو مقڕی هەرفی لە هاوینی ساڵی 1970 ئەم شوێنە پێڵێن برا لە منتقەی شلێرە سەر بە قەزای پێنجوێنە شوێنێکی استراتیژی بۆ ڕاستی بۆ ئەو کاتە لەو شوێنە لەوێ مقڕێک ماگرۆ لە سەرتریش بارگای هێز لەسەرەوە بوو ئەمە مقڕێ بوو لەبەرەوەی ئەمە کانیەوەیەکی زۆر خۆش بوو کاتی خۆی سێبەر بوو شتێکی زۆر عجایب بوو ئێرە نازانم بۆ ئەوەی لێ هاتووە ئەو مقڕەمان کرد دوو مقڕ کەپرمان یەکەم جار کەپرمان کرد لەگەڵ خێمەیەکە ئەمجا کە هاوین دەستمان کەم مقڕەکە تقریبا تا پاییز مقڕەکانمانەوە هەر خۆشمانەوە کرد بە کرێکاروشت نە هەموو پێشمەرەکانی مقڕ خەریک بوون بە مامۆسای رازی و کە مامۆسای رازی پیاوێکی زۆر زۆر بە شەهامەت بوو ئیشێکرە وەکو خۆمان وەکو ئەو پێشمەرگای ئیشێکرد بەڕاستی هەر کاتێکی دەستمان بەدەڵ بە نیوەڕوان کاتینەوە ئیسلاحەتمانەکرد مامۆستا لێرە دەستی بە پێشمەرەکانەوت دەستی بە فەقیه ئەوت بە شەویش کە مەقڕەکەمان تەواو کرد ئێمە لەو مەقڕەی سەرەوە هۆڵێکی گەورە بوو لەگەڵ بەشی ئیدارە و جیازەکەمان دوو ژوور بوو ژوورێکی گەورە و ئەو ژوورەی بۆ بەشی ئیدارە و مالیە و
جیازەکەمان بەشەوە دەستمان هەبوو مامۆستا ڕێز دەرزی پێوت. مامۆسا بەو شارەزایەی لە ڕشتە جیاوازەکانی شەریعەت هەیبوو بە بەراورد لەگەڵ توانە زانستیەکەیدا بەرهەم و بەخشینی نووسینی هەر چەندە کەم و کورد بوو، بەڵام پوخت و پڕناوەڕۆک و زانیاری بوون و دەستی بۆ هەندێک بابەتی گرنگی سیاسەتی شەرعی و هەروەها وەزیفەی ڕێکخراوەیی سیاسی و حەزبی و بەڕێوەبردننی کاروباری موسڵمانان و فکری ئیسلامی و بابەتە شەرعیەکان دەبرد و بە ئەنجامی باشەوە لێیان دەهاتە دەرەوە. مامۆسای کۆچکرد و قەڵەمێکی ورد و دنیابینیەکی فراوان و سەلیقەیەکی کارامەی هەبوو لە بەرهەمە نووسراوەکانی بریتین لە ڕێکخستن ڕەمزی سەرکەوتنە لەم پەرتوکەیدا باسی لە گرنگی خۆڕێخستنی موسڵمانان و بەڕێکخراو کارکردن دەکات و دەڵێت ڕێکخستن ڕەمزی سەرکەوتنە و تەنها بەڕێکخستن دەتوانین بە ئامانج بگەین و ئەمە باشترین ئامڕازە بۆ گەیشتن بە ڕەزامەندی خۆی پەروەردگار و چەسپاندنی یاسا و شەریعەت و سەرفرازی و سەربەرزی گەل و ئومەتی ئیسلام. نووسراوێکی دیکەی مامۆستا بریتیە لە کتێبی میانڕەوی لە ڕێنمایی ڕێدا کە ئەمەژە بۆوە دەکات بانگەشە و گەیاندنی پەیامی ئیسلام تەنها لە ئاستۆی پێغەمبەرەکەیدا نەبووە بەڵکو ئەمانەتێکی ئیلاهی بۆ لەسەر شانی شوێنکەوتوانی بە تایبەتی زانان و بانگخوازە گیان لە سەردەستەکانی ئەو پەروەردە و پێگەیاندنیان لە ڕێگەی بانگەواز و تێگەیاندنیانەوە بە تایبەتی زانان و بانگخوازان کەواتە پەروەردە بەردی بناغە و بڕبڕی پشتی خواناسی و یەکتاپەرستیە و پەروەردە بوونیش بەڕێنماییکردنی کەسێک یاخود کۆمەڵگایەک دەست پێ دەکات بەرەو ڕێگای ڕاست. پاشان ناونیشانی پەرتوکێکی دیکەی بریتیە لە وەلی ئەمر کە باس لە وەلی ئەمر و گرنگەکەی و چۆنەتی دانان و ئەرک و مافەکانی و مەرجەکان و هۆکارەکانی لەسەر کار لا بردننی دەکات. مامۆسا لەم نووسینەیدا جەخت لەوە دەکاتەوە کە تاوەکو ئێستا هیچ گەل و نەتەوەیەک بەبێ یاسا و سەرۆک نەژیاوە و لەناو دەستور و یاساکاندا دەستور و یاسای ئیسلام لەناو گەلەنیشدا گەلی موسڵمان دەستوری ئیسلام و سەرۆکی ئیسلامی جیاوازە. یەکێکی دیکە لە چاپکراوەکانی مامۆستا پەرتووکی بەرهەمی مانگێکە کە وەرگێڕانێکە لەسەر زانا و ئیسلاحخوازی جیهانی ئیسلامی جەمالەددینی ئەفغانی و ڕاوەستانە لەسەر هەڵوێستی ئەفغانی لەگەڵ چل لە هاوڕێکانیدا کە لە ماوەی یەک مانگدا دوای ڕووکردنیە میسر لە پاریسەوە کە چۆن ڕێکخراوی ئەنجومەنی نیشتیمانیان دروست کردووە و بەم ژمارەکەمە چ بەرهەمێکی گەورەیان بە ئامانجی ڕزگارکردنی تاک و کۆمەلگا بۆ ڕێگەی ڕاست لە ئەنجامی هێز و بڕوایانەوە چنیوەتەوە و چەند ڕێگای جودان گرتووەتە بەر لا پێناو خزمەت و گەیشتن بە ڕەزامەندی خودا و ڕزگارکردنی کۆمەلگا لە ڕەفتاری نامۆ و دوور لە مرۆڤ بوون. هەروەها نووسراوەکانی دیکەی بریتین لە باوەڕ و چەند قاعیدەیەکی فقهی و بێغیرەتی لە دیدگای ئیسلامەوە و تیاندا باس لە لاوازی بیر و باوەڕ و هۆکار و چارەسەرەکانی دەکات. لەگەڵ ئەمەشدا هەندێک لە بنەما فقهیەکان ڕوون دەکاتەوە و چەندین دیدی جیاوازی خۆی لە مەرحەریەکان دەخاتەڕوو. دوای نووسینیشی کە هێشتا بەچاپ نەگەیشتووە بەناونیشانی بەندەی خوا و برابن بریتیە لە کۆمەڵێک باسی بنچینەی لە ڕوانگەی شەریعەت و لەژێر ڕووناکی دیدی زانایان. مامۆستا سەرباری ئەم چاپکرا و نووسراوانەشی خاوەنی دیان کۆڕ و وتار و وەعز و ئامۆژگاری ئیمانی و پەروەردەیی و بانگخوازیە لە زۆربەی شوێنە جیاوازەکانی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستاندا. خاصڵەتی ناسینەوەی مامۆستای ڕازی لە نێو خەڵکیدا لەوەدا بوو کامەلایەکی مێزارسپی و خوێنەوارێکی دەگمەن بوو لەگەڵ ئەمانەشدا بڕوای تەواوی بەوە هەبوو بەگەشت بێدادیدا بچێتەوە لە ڕوانگەی پەیام و تەوجیهاتەکانی قورئان و کردەوەکانی پێغەمبەری ئیسلامەوە درودی خوای لەسەر بێت. یەقینێ بەوە هەبوو کە هەر بستە زەویەک ئیستبداد و سەرکوتکاری هەبێت لەوێ جیهاد فەرزە و دەبێ بەرەنگاری ببینەوە بۆیە خۆی بەشداری کردەی دەکرد لە داستان و ڕوبەڕووبوونەوەکاندا ئەو عەقڵ و هۆشی دەخستەگەڕ لەژێر ڕووناکی دەقەشەڕیەکاندا بڕیاری دەدا. ئەمە شوای کرد وەکو چراوگێکی ڕووناک پێشمەرگەکانی بڕوان پێی هەبێت و لە دەوری کۆببنەوە و لە ساتەوەختی ڕۆژگارە سەخت و ڕووداوەتاڵەکانی کیمیابارانی هەڵەبجە و ئەنفالیشدا لە ناو نەتەوەکەی خۆی بووە وەکو پێشمەرگەیەک بۆ دیفاعکردن لە مافی بێتاوان و ستەمدیدەی خەڵکی کوردستان لە ناویاندا بووە. لە هەر شوێنێکە سەم بێ لەو شوێنیشە جیهاد و خەباتی خوایی بەردەوامە و بووە و ئەبێت و هەیە و ئەوەیش پاڵی لانە ئەو خەڵکە موسڵمان و دینداری کوردستان و دیارە محرک و بزوێنەری ئەو خەڵکەیش کۆمەڵێ زانا و عالم و مامۆسای پایە بەرزی ئەم کوردستانە بوون کە خیسمەتێکیان گەڕانەوە بەلای پەروەردگار ڕەحمەتی خۆیان لێبێ وەکو مامۆسا عوسمان عەبدولعەزیز وەکو مامۆسا عەلی برای وەکو مامۆسا شێخ لەتیفی باژەی وەکو مامۆسا لەتیفی پێنجوێنی وەکو مامۆسا عەلی بیارە کە ئەمانە کۆمەڵە زانای پایە بەرز بوون بزوێنەری ئەو کارە پیرۆزە ئیسلامیە بوون و
گەیی بەوەی کە سواز بۆ ڕەب العالەمین گەنجێکی زۆری دڵگەرم وە کۆمەڵە خوێنکار و خوێنەواری باش وە کۆمەڵە زانای تریش پاڵیاندا بەو کارە ئیسلامیەوە لەو سیفەتە گرنگانەی لەو سیفەتە مهمانەی کە لە باوکی مەرحومە بەرجەسە بوو بریتی و لەو شۆڕش و جیهاد و تێکۆشانێکەوە لە پێناوی خۆی گەورە میهرەبانە ئەمیش بۆچی بۆ وەرگرتنەوەی حەق و بۆ سەپاندنی حەق خۆشەویستترین تاعەت و عیبادەت و خواپەرستی لای باوکی مەرحومم بریتی و لەو شۆڕش و جیاد و شەڕ و حەڕبەی کەوا لە دژی ظڵم و ستەم و تاوان و بۆ ئەوەی کەوا کە حەق بسەلمێنێ و بۆ ئەوەی کەوا ئاشتی بەرقرار بکە ئەمەش بەڕاستیەکێکە لەو سیفەتانەی کە لە هەر کاتێکا وەکو خۆی چەند جارێک ئاماژەی پێ دەگرێت کە لە هەر کاتێکا ظڵم و ستەم هەبێ ئەبێ لە ڕاستی هات تەوجیهاتێکی ئیمان و ئیسلامی هەبێ بەرامبەری ئەو ظڵم و ستەمە بوەسێتەوە. زوتەوەی ئیسلامی لە ساڵی 1970 لە بارەکەیە کە ژمارەیان 30 نەفەر بوو کە من وەکو براگەورە لە خزمەتیان نابووم گەیشتینە ئەم شوێنە. دیارە لەم شوێنەدا ئێمە لە سەرەتا مەقەڕمان نەبوو، بەڵام چەند برایەکی دڵسۆز کە پێشتر لە کاری ڕێخستنا بوون لە ناو شارە و بە هاتنی ئێمەیان زانی بوو تەشریفیان هێنابوو بۆ ئەو مەنتیقە لە زمنە کاک حاج محەمەد قەرەداخی کەیسێ وای لە خزمەتیا بە کاک سعد و چەند برایەکی تر ئەوان هاتن بە دەممانەوە و پێشوازیان لێکردین و دیارە کۆمەڵی هاوکاری و یارمەتیشان هەر داین. چەند جارە قوتی بزن ئیسلامی چۆتە دەرەوە بۆ چوون بۆ داخل منطقی گەرمیان و قەرەداغ منطقی مەلەکان 30 جاران بە سەرپەرشتی مامۆستا ڕازی قوتی بزنەوەی ئیسلامی ڕۆیشتووە، یعنی بە ڕابیتەیژۆ 30 جاریان مامۆستای ڕازی مەسئولی قوتی بزوتنەوەی ئیسلامی و ڕابیتەی ئیسلامی بووە کە چوون بۆ داخل، یعنی احتمال لەوە ئەو پەر چەند جارێ بە قوت ڕۆیشتووە، بەڵام 30 جاران مامۆستای ڕازی بووە، مامۆستای ڕازی سەرپەرشتی ئەو قوتانی کرد. هەتا من کاتێک ئێمە لەگەڵیان بووین مەفرەزەیەکی گەورە نێزکەی 150 نەفەر لە منتیقەی سەرگەڵ و ئەوانەوە کە مامۆستا محەممەدی ڕازی سەرکردیان بوو لە ناو زستانیش بوو ساڵی 1970 بوو چون ئەو هێزە بەدلکەن لەوێ مامۆستا محەممەد ڕەحمەتی خوای لێبێ ڕئیسی ئەو مەفرەزەیە بوو کە لە سەرگەڵەوە چکە لێرەوە لە منتیقەی شارە زورۆر حکومەتی عێراقی وا چڕی کردبووەوە نەیدەهێت هیچ کەسێک بڕوە ڕێگاکانی هەموو گرت بوو ناچار لەوێەوە مامۆستا محەممەدی ڕازی و لەگەڵ ئەو برانە لە سەرگەڵۆ لە ناو ئەو بەفرەوە ڕۆشتن چوونەوە بۆ منتقەی قەرەدا لە ناو ئەو هەموو جەیش و جاشی حکومەتی عێراقی. مامۆستا مەلا محەممەد لە ماوەی دابڕانی لە شاری پێنجوێن ڕێڵە کۆمەڵاتی و سیاسی و حەزبیەکانی لە شارەکەیدا نەبڕیوە و بەردەوام پەیوەندی و کاریگەریەکانی لەسەرم شارە و دەوروبەری هەبووە لەگەڵ هاوڕێ و هاوبیر و خزم و دۆستانی تاوەکو بەر لە کۆچی دوایی و ماڵاواییکردنیشی لە ژیان ماڵ ئاوایی لە هاوشاریەکانی خۆی نەکردبوو. مامۆستا محەممەدی ڕازی خەڵکی منتقەکەیە خۆی خەڵکی پێنجوێنە بەڕاستی مامۆستا محەممەد کاریگەرێکی چۆن بڵێ عەجیب و غەریبی هەبوو لەسەر منتقەکە لەبەرەوەی خەڵکی منتقەکە بوو خەڵک ڕازی بوو لێی خەڵک ئەیناسی چ پیاوێکە چ مامۆستایەکە چ کەسێکە یانی تەئسیرێکی باشی هەبوو لەسەر منتقەکە. لە ڕاستیدا ئێمە وەکو ناوچەی پێنجوێنی کۆمەڵی ئیسلامی وەروەها بەندە بە تایبەتی و ڕێخستنەکانی دەڤەری پێنجوێن علاقات و پەیوەندیمان هەبوو لەگەڵ جەنابی مامۆستای ڕازیدا
بە دوو حکم یعنی لە دوو ڕەهەندەوە ڕەهەندی یەکەمی ئەو بوو کە جەنابی مامۆستای ڕازی لە کۆتایی نەوەدەکانە بەرپرسی مەکتەبی ڕێخستن بوو ئەمە وای کردبوو کەوا مامۆستای ڕازی بە حکم ئەو تەوجیهاتانی کەوا هەیبوو بۆ کاروباری ڕێخستنەکان بەگشتی و هەروەها ناوچەی پێنجۆنی ئێوەمانان بە تایبەتی کاریگەری لەسەر هەبێت و هەروەها علاقات و پەیوەندێکی پتە و قایمان هەبێت لەگەڵ جانی مامۆسادا ئەمە یەک ڕەهەندی دووهەمی کە لە ڕاستیدا ئەمێکیانە زیاتر بەجەستە بووە لە کاروباری ئێمەدا لەگەڵ جەنابی مامۆستای ڕازیە لە ژیانی خۆیدا ڕەهەندە کۆمەڵایەتەکەی و هەروەها بەڕێزیان پەیوەندێکی ڕاستەخۆی لەگەڵ بەندە و هەروەها تەواوی ڕێخستەکانە هەبوو بۆیە لەمڕۆوە دەتوانین بڵین مامۆستای ڕازی کاریگەری زۆر ئەرێنی لەسەر ژیانی سیاسی ڕێخستن دەعاوی کۆمەڵایەتی ئەم منتیقەی هەبوو بە حکمی ئەوەی کەوا خۆی لەدایک بووی شاری پێنجێن بوو بۆیە جەنابی مامۆستا لەمڕۆوە هیچ کاتێ ئەتوانین بڵین ئێمەی فرامۆش نەکردووە و هەروەها گرنگی بە ئێمە داوە لە بابەتە کۆمەڵایەتەکاندا لە بابەتە سیاسەکاندا لە بواری دەعو بانگوازە و هەروەها لە بواری بەسەرکردنەوەی ڕێخستنەکاندا بۆیە ئێمە هەمیشە وەکو پێنجوێنەکان وەکو ئەوانی کەوا لە ڕابردوو وەکو بزوتنەوەی ئیسلامی وەکو بزوتنەوەی ڕاپەڕینی ئیسلامی و هەروەها لە سەردەمی بزوتنەوەی یەکبووندا بە تایبەتی دواتر لە سەردەمی ئیعلانکردنی کۆمەڵی ئیسلامی دەتوانین بڵین مامۆستای ڕازی کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر ژیانی سیاسی ئەم دەڤەرە هەبوو ڕاستە جەنابی مامۆستا بەجەستە لە ناو ئێمەدا نەبوو هەروەها دانیشتووی شارۆچکەی پێنجێن نەبوو لە سلێمانیا وەکو لە هەڵەبجە دادەنیشت بەڵام جەنابی مامۆستای ڕازی لە ڕاستیدا لە ڕووی معنەویەوە و لە ڕووی مادیەوە پشت و پەنای ئێمە بوو لە ڕووی مادیەوە هەچ کاتێدا بێتمان لە دەرگای جەنابی مامۆستای ڕازی و هەروەها داواکاری مادیمان هەبوو بێ جەنابی مامۆستا لەمڕۆ بە ڕەحابەتی سەدرەوە هاوکاری و پشتیوانی ئێمەی کردووە و هەروەها لە ڕووی معنەویشەوە دەتوانم بڵێم هەربوونی مامۆستای ڕازی بۆ ئێمە پشتیوانێکی زۆر تەواو بوو بۆ ئێمە بۆیە ئێمە لەم ڕوانگەوە زۆر سوودمان لە جەنابی مامۆستا بینی و لە ڕابردوو داواکەین لە مسلمانان و ئومەتی ئیسلامی گەڕێنەوە بۆ لای قورئان لە ڕۆژی قیامەتە خوای رب العالمین لەسەر سنە و شیعە لەسەر سەلەفی و خەلەفی لەسەر دەرج و سۆفی پرسیارمان لێ ناکات لەسەر ئیسلام پرسیارمان لێ دەکات ئێمە بەرامبەر بە رب العالمین مەسئولین ئیسلام دینمانە ناومان مسلمانە گەڕێنەوە مامۆستا مەلا محەممەدی ڕازی پیاوێک بوو لە پێناوی ڕازیکردنی خوا و ڕزگارکردنی گەل و میلەتەکەیدا لە نێوەڕاستی هەشتایەکاندا سەدەی ڕابردوو ئەو بوو کە کۆچی کرد و کۆچی نەکرد بۆ خۆشاردنەوە لە بەرەنگاربوونەوەی ڕژێن بەڵکو بۆ بە شانداکردنی چەکی خەبات و بەرخۆدان دیارە پێشتریشە هەر لە ڕێخستندا ڕێخستنی ئەو کاتەی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کە من خۆم لە نزیکەوە ئاگادار بووم دەست بەکار بوو بەڵام دوای ئەوە کە نەگونجا هەم مامۆستای مەرحوم مامۆستا شێخ محەممەدی شانەدەری خوا دەرەجەی عالیکە و مامۆستا شێخ سەدیقی سەرگەتی خوا پلۆپایی بەرزکە و باقی مامۆستانی دیکە جەنابی پاشتر مامۆستا مەلا عوثمان و مامۆستا مەلا عەلی و مامۆستا مەلا عومەر و مامۆستا شێخ لەطیفی واژەیی پێش ئەوان پاشان مامۆستا مەلا ئەحمەدی کاکە مەحموود و هەموو مامۆستانی دیکە مامۆستا لەطیفی پێنجوێنی و مامۆستا مەلا عەلی بیارۆ کە من ناتوانم ناوەکانیان هەموو بڵێم ئەوانە هەمومان ئێمەش لە دەڤەری پشدەربی توێن پۆلێک لە مامۆستایان ئەوە بوو کە ناچار بووین خەباتی ژێرزەمینی خەباتی پەنهانی بەجێ بێڵین و خەباتی چەکداری دەست پێ بکەین کە سەرەتا دیارە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بوو دوای باڵی چەکداری ئەوە بوو کە لەشکری قورئان بوو ناوی پاشان ناوەکەی گۆڕا بۆ بزوتنەوەی ئیسلامی بە هەر حاڵ مامۆستا مەلا محەممەدی ڕازی یەکێک بوو لەوانەی کە لە پێناوی خوادا کۆچی کرد کۆچکردن زۆر جار دەبێتە مقدم و پێشێکی بۆ جیهاد و خەبات و بەرخۆدان ئینسان ئەگەر دڵی لەبەر نیشتیمان و ماڵ و حاڵەکەی نەبێتەوە بە تەکید دڵی لەبەر گیان و ڕوحەکەی نابێتەوە و پاشان ماوەیەکی زۆریش دیارە لەگەڵ ئێمەمانان لە کوردستانی ئەودی و لەسەر سنوورەکان گوزەرانمان مامۆستا مەلا محەممەد دیار ماوەیەک فەرماندەی هێز بوو بەداخەوە لە 15 سی 2016 دووچاری نەخۆشیەکی کوشندە دەبێت و تاوەکو لە 7 2017 بەهۆی سەختی نەخۆشیەکەیەوە
پاش 58 ساڵی تەمەنی دەگەڕێتەوە لیقای خۆی پەروەردگار. ماوسە محەممەدی ڕازی خۆی گەورە لی خۆش بێ و دەرەجەی عالیکە یەکێک بۆ لەو زانایانەی کە میحراب و سەنگەری پێکەوە گرێدا بوو. ئەو کاتێک کە زەڕور بوو وە گرنگ بوو سەنگەر نشینی بکات لە سەنگەرەکانی پێشەوە بوو وەک پێشمەرگەیەک نەی دەخوێندەوەکەەوە فەرماندەیە سەرکردەیە لە ڕیزەکانی پێشەوە بوو لە قەرەداغ لە کاتی ڕاپەڕینەکە لە تەواوی نەبەردیەکانی زوتنەوەی ئیسلامی ئەو کات. ئەو کاتش کە میحراب و مزگەوت و وانە ئاینیەکان زەڕور بوون ئەو خاوەن فەقێ بوو خاوەن حجرە بوو خاوەن مەدرسە بوو دیارە مامۆسای ڕازی وەکو لە بواری پێشمەرگایەتی و سەنگەرنشینە دەستی باڵای هەبوو لە بواری زانست و زانستە شەریعەکانیشا مامۆسایەکی بێوێنە بوو علم و زانیارێکی بەرفراوانی هەبوو لەگەڵەوەی کە خاکی تەبیعەت بوو نەدەیویست بەرپرسیارەتی دەرکەوێت نەدەیویست بە زانست و زانیاریەکەیە منت بکە یان خۆی بە گەورەتر بزانێ بۆی مامۆسایەکی خاکی بوو وە تەمەنا دەکەم خی گەورە دەرەجەی عالیکەوە لەگەڵ ڕازگۆیان و شەهیدان و پێغەمبەران و ساڵحینە خۆی گەوری ئینشاڵڵا. وە کارامەی مامۆستای ڕازی بەڕاستی زۆر لە خەیاڵ و لە زەهنما ئەو سەردەمە چەسپا و زۆر یعنی فەقێتیم خۆشویست لە فەقێتی ئەوانەوە ئەوەندە بە نیزام بوون بە تەرتیب بوون و بە ئەدەب بوون بەرامبەر یەکتری سەمتێکم ئەبینی کە لایەن دائانیشتم دەرزیانە خوێن لە خزمەت مامۆستایە ئەمبینی ئەوان هەمان بە چۆکەوە داهانیشتن و کتێبەکان نەکرد بەدەستیانەوە و یعنی بەشکڵێک کە ئەی خوێن بەڵام مامۆستایە پرسیارێکیانەکە مامۆستایان ئەو کەلیمە چەوعاتایەکی هەیە ئەو دێڕە یا ئەو قەیدە یا ئەوەی خەتی بەسەرە هاتووە بە چ زاراوەیەک خوێندرێتەوە ئەمانە کۆمەڵی یادەوەری بوون لەگەڵ مامۆستای ڕازیە خوالی خۆش. مامۆستای ڕازی لە بەرچاوی منانەمونەی مەلایەکی گەنجی زیندووی خاوەن هەڵوێستی گورجگۆڵی گیانفیدایی ئامادە بوو و زۆر بە حورمەت بوو زۆر بە ئەدەب و ڕەفتار بوو لەگەڵ مامۆستاکانیە زۆر ڕێزی لێیەگرتن بۆ خۆشی ئینسانێکی میهرەبان بوو و دڵسۆزی ئەم ئیسلامە بوو دڵسۆزی ئەم میلەتە بوو زۆر بە شانازیەوە یەکێ بوو لەو پۆلە پێشەنگەی پێشمەرگەی ئیسلام لە کوردستانە یەکەم جار بوو بە فەرماندەی هێزی خالید ئەندامی سەرکردایەتی و یەکێ بوو لە دامەزرێنەرانی بزوتنەوەی ئیسلامی خوای پەروەردگار پلە و دەرەجاتی ئەم زانە مجاهیدە عابیدە عالمە باشە بە بەهەشتی نەمری شاد بکە هەرچەند باسی بکەین هەرکەمە بەڵام ئەوە گوزارەیەکی کورت و پوخت بوو لەسەر مەرحومی مامۆستا مەلا محەممەدی ڕازی خوای پەروەردگار لێی بێ ڕازی. مامۆستا مەلا محەممەدی ڕازی هەزار ڕزا و ڕەحمەتی خوای لێ بێ پیاوێکی نەرمونیان بوو پیاوێکی میانڕەو بوو پیاوێکی وتا دروست بوو پیاوێک بوو لە ناو کۆمەڵگە هەمومان خۆشمانەویست
پیاوێک بوو وتارەکانی ئەمەندە خۆش بوو خەڵکی بڵێن بۆ نمونە لە سەیسایەخۆ لە ناوگردانەوە لە قەزەفەریوە لە دێهاتەکانی چواردەورمانە ئاهاتین بۆ خزمەت مامۆستا مەلا محەممەد بۆ وتاردانەکەی ئاهاتی نوێژیان لە لای ئەوە کرد ئەوە نە قەرەباڵغ بوو ئەوە نە قەرەباڵغ بوو مزگەوتەکەمان هەتا جێ خۆمانە بۆ خۆمان نەچوونە سەر بانەکەەوە چینە ناحۆشەکە نوێژمانە کرد مامۆستاوانە کەسێکی لێ هاتوو بوو مامۆستا مەلا محەممەدە کەسێکی لێ هاتوو بوو پێویستی بە نووسین نەبوو ینی لەسە کۆمەڵێ مامۆستا هەن وتار ئەدەن نووسین ئەکەن پێویستی بۆ نووسین نەبوو هەر لەبەر احتیاجی من چۆن قسە لە خزمەتی جەنابتان ناکەم هەر ئاوا لەبەر مامۆستا مەلا محەممەد وتاری ئەدا حاجی مامۆستا هەزار ڕەحمەتی لێبێ لە کۆتایی تەمەنیا دوو وەسیەتی بۆ کردین تی کوڕە خۆشەویستەکانم دوو وەسیەتان بۆکەم یەکێک لەوانە ئەوەیە کە هەموو کاتێک لەسەر بەرنامە و منهەجی دینی ئیسلام بن قەت بە حیاتی واز لە نوێژەکانتان مەهێنن و دووهەمیشیان ئەوە بووە کە خەریکی خوێندن و زانست و زانیاری بوون جا ئەم جامانە و ئەم تەزبیحانە دەلالەت ئەکالەوە تەزبیحەکانی کە هەی بۆ هەموو کاتێک تەهلیلە و عیبادەتی پێکردووە عەبدایەتی خوای پەروەردگاری پێکردووە تەزبیحاتی خوای پەروەردگاری پێکردووە و جامانەکەش دەلالەت ئەکا لەسەر ئەوەی کە ئەم پیاوە ئەهلی دینداری خواناسی بووە و دەلالەت ئەکا لەسەر زانست و زانیاری ئەم پیاوە کە هەوڵی زانست و زانیاری و زانستی داوە و دەلالەتی ژەکا لەسەرەوەی کە پیاوێک بووە کورتپەروەەر بووە نیشتیمان پەروەەر بووە دەلالەتەکە لەسەر ئەوەی کە مۆرکێکی کوردایەتی بەم پیاوە بەڕێزە و بەم زانا بەڕێزەوە بۆ هەبووە کە هەم دین و هەم خۆشەویستی نیشتیمانی پێکەوە کردوێتەوە و لە پێناوی دینی ئیسلامە ژیاوە و لە بەرخاتری دینی ئیسلام ژیاوە و هەموو تەمەنیشی هەر لە بەرخاتری دینی ئیسلام و ڕێبازی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وەسەلام و مانەوە و هەڵگرتنی ئەم تەزبیح و ئەم کڵاو و جامانە لە لای ئێمە دەلالەت ئەکا لەسەرەوەی کە ئێمە بتوانین بە چاکترین و بە باشترین شێواز شوێنی منهەج و ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و باوکی خۆشەویستمان بکەین کە بەڕاستی ئەو هەموو کاتێک هەوڵی ئەوەی داوە کە ئێمە زیاتر پێداگری بکەین لەسەر منهەج و ڕێبازی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام و تەزبیحەکەشی دەلالەت ئەکا لەسەرەوەی کە ئێمە بتوانین زیاتر تەزبیحات و زیکری یادی خوای پەروەردگار بکەین چونکە بەڕاستی هەر هەمومان کۆتاییمان پێدێ و دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار جا چاکترین و باشترین شت ئەوەیە کە ئینسان بە ڕوویەکی سپی بچێ بۆ خزمەتی خوای پەروەردگار ئێمە وەکو نەوەکانی و بنەماڵەی باوکی مەرحومم بڕیارمان داوە ئەم بەرنامە و منهەج و ڕێبازی کە لەسەری بوو هەمیشە دایم لەسەری بەردەوام بین لەسەر ڕێزکە و ڕێبازی خۆی بڕۆین لەسەر ئەو ڕێزکە و ڕێبازیکەوە ئێمەی لەسەری پەروەردە کرد کە ئیمان و ئیسلام و منهەجی پێغەمبەری خوا و قورئان و سنەتی پێغەمبەری خۆیان صلی الله علیه وسلم ڕا لە کاتی نەخۆشینەکە وتی دایەگیان دەستی کردە ملم و کەم لە هەولای ماچ کرد و دەستی ماچ کردم وتی دایەگیان من هیچم گەرەک ناوێت لە تۆ تەنها تۆ گەردن مازاکە ئیتر هیچم ناوێت منیش وتم بە قوربانم من وا لە ڕێی خوا و مەولوی پێغەمبەرە ئازا ماوە خوا و پێغەمبەر بیت لەلایەن من و نکولی نەیەتە ڕێگە بە هیچ لەونێ وتی ئیتر من بەسمە هیچم گەرەک ناوێت النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي أي نفسي فاكو بآرام بگەڕێرەوە بۆ لای پەروەردگاری خۆت بەڕازیبوونت لە پەروەردگارت بەڕازیکردنت لەلایەن پەروەردگار تۆ بچۆرە ناو
بەندەکانی پەروەردگار تۆ بەرەو ئەو بەهەشە بڕۆ کە خوا دایناوە. من المؤمنين رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا.